ئەمانە بەناوی حرەکەتێکی قەومیەوە هەڵسان و ئیشیان کرد. حرەکەتی قەومی لە سەدەکانی هەژدە و نۆزدەی زاینیە لە ئەوروپا دەستی پێکرد و کە پێشتر دەوڵەتان لەسەر ئەساسی ئیمپراتۆریاتی گەورە دروستە بوون. ئەوە ئیمپراتۆریەتی چین و ئیمپراتۆریەتی عوسمانی و ئەوژ ئیمپراتۆریەتی کاتۆلیکی لە ئەوروپا کە لەت بوو بۆ 13 وڵاتی قەومی. وڵاتە قەومیەکان وەکو ماتزینی لە ساڵی 1935 ماتزینی کە ئیتالیا و پێوترێ پێغەمبەری نەتەوایەتی. ماتزینی لە ساڵی 1935 باسی لە پەیوەندی قەومی کرد کە پەیوەندیەکە بریتیە لە چەند خاڵێکی سەرەکی کە ئەڵێ بریتیە لە ئینتیمای کۆمەڵە بەشەرێک کە لە یەک نیشتیمانان بەو مەرجەی مێژوویەکی هاوبەشیان هەبێ لەگەڵ زمانێکی هاوبەش لە خاچی نیشتیمانێکە ئاژین. دوایی تر کە بوو بە مەدرسەی ئەڵمانی و مەدرسەی فەڕەنسی، مەدرسە فەڕەنسیەکە زۆر هەندێک شتی وەکو هی ئەڵمانیەکە نەکرد بە مەرج، بەڵێ زمانەکە مەرج بوو لە هەموو لایەکە، بەڵام مەرج نەبوو کە هەمویان لە یەک شوێنەکە بژین. بۆیە فەڕەنسا ئەو کەسانەشی بە هاوڵاتی خۆی دانا کە لەو وڵاتە ئیستعماریانەی خۆیان لە ئەفریقا ئەژیان و هەر بە هاوڵاتی فەڕەنسی حسابی بۆ کردبوون. ئەمانە لەسەر ئەساسی ئەم حرەکەتە قەومیەوە بزاوتێکی گەوریان دروست کردویان وەکو میرات بۆیان مابەوە، مەرحەلە بە مەرحەلە ئەمیان ئەیدایە دەست ئەوی تریان. هەمووشمان نەزانین لە سەردەمانی هەبوونی دەوڵەتی عوسمانی هەتا ساڵی 1970 ئەو ئیمپراتۆریەتانەی کە هەبوون لە ئیمپراتۆریەتی عوسمانی کە هەبوو، هەروەها دەوڵەتی فارس هەبوو لەگەڵ دەوڵەتی هندستانی مسلمانان و ئەندۆنیسیا. ئومەتی مسلمان ئەم چوار کیانەی هەبوو کە دوایی لەت بوو بە 56 وڵات و 76 ئەقەلیەت کە هەمویان چەوسێنران و یان ئەچەوسێنرێن و هەندێکیان هەر ئیبادە بوون. لەم سەردەمانەیە حرەکەتی قەومی لە ناو عەرەبەکان و لە ناو تۆرانیەکان و لە ناو فارس و لە ناو ئومەتی ئیسلام بە شێوەیەکی گشتی حرەکەتی قەومی دروست بوو، هەروەها لە ناو کوردیشا دروست بوو. لە ناو کوردیشا زۆر کۆنا، ئەگەرچی کورد بە درەنگانە گەیشتە ئەم کیانەی کە ئێستا هەی بوو. ئەوانی ترکە لە ساڵی 1925 اعتراف بە دەوڵەتەکانیان کرا، دەوڵەتی ڕەزاشا و دەوڵەتی مستەفا کەمال و دەوڵەتی مەلیک فەیسەڵ. ئەو کاتە کورد چاوکراوە بوو هەروەکو ئەوان. هەتا ئەو سەردەمانەش و پێش ئەوەش مەدرسەی قەومی و مەدرسەی زمان خوێندن و ئەمانەی لە ئەستەمبوڵە هەبوو. حرەکاتی کوردی لە ئەستەمبوڵە هەبوون. لە ساڵی 1970 کە سوڵتان عەبدولحەمید لادرا و حرەکەتی ئیتیحاد تەرەقی هاتنە سەر حکم، ئەوانش لەو غولوە قەومیەی خۆیانەوە کە کردیان ڕەدڵفعلێکی زۆر لە ناوچەکانی ترا دروست بوو. ئەوانەی کە ئیتر وردە وردە کیانەکان جیابوو بوونەوە لە دەوڵەتی عوسمانیا جا ئەبوونەوە، هەروەها ئیماراتی کوردی دروست بوون و شۆرشە کوردیەکان و یەک بە دوای یەکە هاتن و لە شۆرشی شێخ سەعیدی پیرانە و ڕەحمەتی خوای لێ 1925 بۆ شۆرشی ئارارات 1936 ئیحسان نووری پاشا و پاشان شۆڕش بە شۆڕش هاتە تاکو و شۆرشی ئەیلول 1961 و پاشان شۆرشی گوڵان لای پارتی دروست بوونەوە یەکێتی لە ساڵ 1975 بە حرەکاتێکی قەومی ئەم خەڵکەیان ورەی ئەم خەڵکە و وزەیان و توانیان خستە گەڕ لە شۆڕشێکی دوورمەدای پڕبەرز و نشێویە کە دیارە میلەتی کوردیژۆکۆ میلەتانەی تر هەوڵیدا بۆ بگاتە ئەم خاڵە جەوهەریە گەورەی کە دەوڵەتی خۆی هەبێ. هەروەکوتم دەوڵەت نەبوونت پەیوەندی نییە بە ذاتی خۆتەوە، چونکە اعترافی نێودەوڵەتانیش ئەجنەت وەکو خاک و خەڵک و دەسەڵاتی سیاسی هەتە، وەکو ئاڵاش هەتبوو. بەڵام کە اعترافێکی نێودەوڵەتیت پێ ناکرێ، هەرچەندە وڵاتان هەیە وەکو سویسرا ئەندامیش نییە لە ئومەی متحیدە، بەڵام اعترافیشی پێکرا و دەوڵەتە، کاریگەری خۆشی لە جیهانە هەیە. وڵاتی تریش هەیە کە لە ئەندامی ئومەمی متحیدە نییە، بەڵام هەر بە دەوڵەت حسێب کراوە. ئیشکالیاتی پارتی و یەکێتی لەم خاڵەیان نەبوو. دۆستی دەرەکیان زۆر بوو. ئەمریکا کە هێزێکی هەرە گەورەی ئەم سەردەمەیە پشتی گرتبوون. وڵاتانی ئەوروپاش دیسان پشتیانە گرتن. حکوومەتە یەک لە دوای یەکەکانی بەریتانیاش کە جاکسترۆ هات و نێچیروان بارزانی استقبالی کرد، هەرتە ئیدیانەکردن، استقبالیشانەکردن، هەرچەنە کێشمە چێشمێکی ژێرزەمینی هەیە لە نێوانی ئەوروپا و سیاسەتی بەریتانیا بەجیا لەگەڵ ئەمریکا و سیاسەتی ئەمریکایی بەجیا. شەڕیشە لەسەر بیرە نەوتەکانیش کە ئەشێ یەکێک لە خەفایە لە شاراوەکانی ئەم حەدەسەی کە ڕوویدا لەم 5-6 ڕۆژەیە، لەم 4-5 ڕۆژەیە، یەکێ بێت لە ئەم خەتە ژێر زەمیە شاراوەی شەڕ ململانەی کۆمپانیا نەوتیەکانی بەریتانیا و
ئەمریکا.